مانجی ڕەمەزان ئەو مانگەیە مانگی ئازادبوونە لە ئاگری دۆزەخ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لله عتقاء في هذا الشهر. پەروەردگارمان کۆمەڵێ بڕیار دەرەکا لە مانگی ڕەمەزانی پیرۆز عەبدەکانی ئازادەکا لە ئاگری دۆزەخ بە سێ وەجبە. وەجبەی یەکەم في كل يوم وليلة لە بەیانیەوە تاکو و ئێوارە بڕیارە درێ لەسەر کۆمەڵێ لە عەبدەکانی خوای پەروەردگار ئەمانە ڕزگاریان بۆ لە ئاگری دۆزەخ. وەجبەی دووەم دێتە پێشەوە عند الفطر کاتێک بەربانگە ڕۆژۆکەت ئەشکێنی خوای پەروەردگار دیسان لە کۆمەڵێ لە عەبدەکانی خۆشە بێ و لە ئاگری دۆزەخ ڕزگاریان ئەکات. وەجبەی سێیەم دێتە پێشەوە وذلك عند كل ليلة هەموو شەوێ لە شەوەکانی مانگی ڕەمەزان خوای پەروەردگار کۆمەڵێک لە عەبدەکانی هەڵەبژێرێت بۆ ئەوەی لە ئاگری دۆزەخ ڕزگاریان کا. نعمەتێکی گەورەیە براکانم.